خاطر سحر چۆنیت جەژنە پیرۆز بێ هەر لە خۆشی جەژنە تەندروست بن بەخێر بێت و جژنە پیرۆز بێ زۆر سپاس لە توش هەر پیرۆز بەخۆشی بێت بە هیوای بەدیێنانی ئاواتەکانت سەلامەت وی زۆر سپاس سەحر خان پێم بڵێ دەستڕەنگینی چۆنە بۆ ئەها ئێ ماڵین بابەتێکی ئافرەتانەیە دڵنیام ئافرەت زۆر لە ناویە قوڵە بێتەوە چۆن دەست بە ئیشی دەستڕەنگینی کرد بە ئیشی چنین کرد لەگەڵ لەوشە پێم وە بە خەریکی کاروباری دەرەوەیت بەڵێ خەریکی ئەم ئیشانم لە 2010ەوە هەتاکو ئێستا هەر بەردەوامم و خەریجی ئەنظیمەت حاسیباتشم بڵێ هەتا ئێستا هەر بەردەوامم چۆن وهار کرد کە تۆ دەست بکەی بەم ئیشانە ینی هەروە ڕۆژی بیرت کردو کە با من دەستی پێکم یاخود حەزێکت هەبوو تۆ والله ڕغبەتم لێی هەبوو لەم ئیشە زۆرش و لە هیچ دەورات و شتێکشم نەبینیەوە بەس لە یوتیوبەوە نەموزەت شتم دەرکردووە و باشە لە ماڵە خۆی فێر کردووە سەحرخان لەسەر خواست ئیشەکەی بۆ نمونە یەکێک یاخود مشتریەک شتێکە بۆ ئەنێرێ بۆی حازرەکە یاخود هەر بەویستی خۆت لە مێشکی خۆتا شتێک لێکە دەیتەوە هێنیتە سەر چنین والله زیاتر حەسەب تەڵەب ئیشەکەم ئۆنلاین زیاتر سەرفیات و شتی هەیە وەک لەوەی کە خۆم درستی بکەم و داینەم نەختێ دێگومان ئێستا ئۆنلاین بۆتە ینی هۆکارێکی باش بۆی کە یاخود یاریدەدەرێکی باش یارمەتی دەدا کە تۆ ئیشەکانت لە جاتی دوکان و ئەو شتانە لە ڕێی ئۆنلاینەوە پێم باشترە وەکلەوەی کە تۆ دوکانەکە لەوانی نەتوانیت و ئیشی ماڵ و ئەو شتانە ئات بەستێتەوە زیاتر تر تۆ تا چەند گرنگی داوەتە سوۆشیال میدیا و یاخود ڕکلامکردن بۆ بابەتەکانت لە سوۆشیال میدیاوە واللهی زۆر يعني حەزت لێ ینی بۆ منە بە بەردەوامی ڕکلامی بۆ شتەکان بەتەکیید بە بەردەوامی ڕکلامی بۆکەم و پەیجەکانش تەرویجەکەم دیادی پێت وایە خواستە سەر ئەم ئیشانە زۆر بووە لە چاو بۆ ماوەکانی ڕابردووە هەستەکەم زۆر بەر بڵاو بووەتەوە ئەوەندە یاگەداری سوۆشیال میدیا بم بەڵێ خواستی زۆری لەسەر بەڵێ بەتەکیید تەڵەب زۆر هەیە لەسەری بە تایبەتی ئەمانە زۆر تەڵەب هەیە لەسەر خەڵک داواکە ئەو بابەتانە بەڵێ ئەم بابەتانە سەحرخان ئەو ناوێکی هەیە ناوی چییە؟ ئەماڵی بەڵێ ئەمە قاعدەی کلێنسە زۆر جوانە چییە؟ قاعدەی کلێنس هی مەطبەخ سەحرخان ئەگەر تۆزێک بگەڕینەوە بۆ ڕابردوو خانمانی کوردیش ئیشی دەستیان کردووە ئێستا ئێوە سوود لە ئەزمونونەکانی ئەوان وەرەگرن ئەگەر کەسە بە تەمەنەکان بۆ من ئەوان جاجمیان دروست کردووە دۆشەکان دروست کردووە هەمان ئەم بابەتانیان دروست کردووە ئایا لەگەڵ جاراندا فەرقی چیە کەرەستەکان چەنە پێشکەوتون والله زۆر پێشکەوتون زۆر فەرقشی هەیە لەگەڵ جاران بەس خێتێک هەیە ناوی گڵین بوو جاران ئێستش بە بەردەوامی بەکاری هێنین بۆ فەرش و شتیوە ڕاست بابەتانە یاخودم ئەشیانی کە لەمە بەکاردێت ئەم کەرستانی کە لەمانە بەکاردێت بەدەستهێنانی ئاسانە یاخود دەسەکەوێت لە بازاری خۆمان هەیە لە دەرەوە داوایەکەن چۆنە وڵا لە بازاری خۆمان زۆر بەکەمی دەسەکەوێت زیاتر ئۆنلاین داواکەم بۆم دێت بڵێ کابێ زەحمەتێک کێشی تا کەرستەکانی دەسەکەوێت لەگەڵ ئەو خانمانەی کە کاری چنینەکەن ڕێک نەکەوتم بۆ نمونە ئەو پێویستیانە بەنونە بێنە ئێرە یاخود پڕیکەنەوە هەمووتان بەیەکەوە دوکانێکدانن یاخود یارمەتی کەسێکدن دوکانێکدانن بۆی پێویستەکانی ئەوە پڕکاتەوە بەڵێ واللهی زۆر حەزەکەم بەسی تر دەها ڕێکجاوە تا ئێستا لە جژنە هیچ بۆ نمونە داواکاری زیاترت بۆ هات بە بۆنەی جژنەوە خەڵکی داوای شتێکی تایبەتت لێ بکە بڵێمیان بۆ جژن ئەمەوێ بۆ شەوی جژنیش بێت من ضرورە کە تەواوی کەیت و بەڵێ تەڵەباتم زۆر هەبوو ئەمانە زیاتر تەڵەب هەبوو لەسەری ئەو بۆچی باشە ئەمە لە قەت دەرگادایانی بڵێن ئیکلیلی دەڵێن جوانە زۆر تەڵەب هەبوو ینی مەبەستمەوەیە کە جژنە ئەبێتەوە هۆکارێک بۆی کە تۆ بوون منە ئیشەکانت لەوانەیە زیاتر بێت و لە هەمان کاتشە زەختێکی زیاتر بێتە سەرت ئارەوەڵا زۆرش و لە هینشم لە مهرەجانش بەشدار بوومە مهرەجانەکان هەر خۆت شێم کاراکی بۆ منە ئەوەی کە بۆ خۆت ینی ئەزام خەڵکی تر هەیە لەوانەیە عینە دەستڕەنگینی بێ بەڵام بۆ خۆت لە هەر خۆتیت بۆ خۆم هەر خۆمم ئەمانەش ئیشی دەستی کچەکەم عینەن ئەوش لەگەڵ ماشەڵڵا تەمەنی 11 ساڵە زۆر چاکە کەواتە هەوڵ دە فێریکی بۆی ئیشەکان لەسەر تۆزێ
سوکتر بێتەوە بەڵێ بۆ نمونەی سەجژنی قوربان دێتە پێش لەوانەیە زەختێکی زۆر زەختە زۆر لەسرم هەم مهرەجانم هەبوو هەم تەڵەباتشم هەبوو ئیتر زەختە زۆر لەسرم هەبوو بەس باش تەواو کرد لە سەحەر خانکەوە بێ دایکیت و خانمی ماڵۆیت و خانمی دەرەوەشی و خەریکی ئەم ئیشانەشی کچم هەیە سێکچ هەیە خەتەمان درێژ چۆن کاتەکان و گونجاندووە والله گونجانومەوە بەس زۆر ماندوم زۆر سەحەر خان ئەزانم ئەوە بە سوف دروستەکردن ئەوە بەکرێ ئەو بابەتانە ئەمە بەکرەیە خێتەکە ناوی هینە خێتی خیش بێڵێن ئەمە مەکرەمیە ئەمە سوفی اعتیادیە ئیتر هەر ئەمە گڵیمە ئەوەی وا بۆتم بۆ دوای گڵیمی جاران ئیتر ئەوە ئیتر هەر یەکشی و نەوعێکە هەرێکی و دانێک بڵێن سنارەی خاص خۆی هەیە یعنی هەمووی ناتوانین بە یەک سنارە بیکەین ئیشەکە بڵێن کابێ پێویستی بە کەرەستەی زۆرە کەرەستەی زۆرە ئایا بە بەراورد بە بابەتە مادەکەتەوە لە بەرامبرە کەرەستێکی مادی کەرەستێکی زۆر تەوێ کاتێکە تەڵەبەکە جێبەجێکی خۆچەند تەڵەبێک ئەو بابەتت بۆ پڕەکاتەوە یاخود یارمەتی دەرەوێ بۆی هاوسەنگی بکات وڵا یارمەتی بەڵێ بە تەکیید بەس زۆر کاتش مەوادەکە گرانترە وەک لە حەق دەسەکە تۆ هێنامانتە پرسیارێک لامان دروست بێ لە ڕووی نرخەوە ینی سعری شتەکانت سعرێکی ڕەمزین یاخود لەسەرەوە ئیشەکەی کە تۆ ینی باو بنمونە لە ڕووی مادیەکەشەوە سوودێکی زۆرت هەبێ واللهی باشە ینی سعرت گرانە یا هەرزان خۆمان واللهی حەسب شتەکەیە زیاتر بۆ نمونە من لە ڕێی سۆشیال میدیاوە سێرچێکەکەم بە دوای شتانە بزانم لەکوێ هەیە طبعا چەند پیجێکی دایانناوە سعرەکانی جیاوازە تۆ لەو سعرانە گرانتر یاخود هەرزانتر والله حد وەسەتم وەرگردووە کابێ یارمەتی دەرەبێ خوازە سەرشتەکانی زۆر سەری ئەڕوا زیاتر ئەگەر بێت و گراندای سعری گرانی بۆ دانین کەس ئەوە بەلایە نایە بەس حد وەسەت بێنە ئەڕوا غێری ئەمانە چیتر ئەچنیت ئیشی ترەکە یاخود بەسەمە چەند نمونەیەکی کەمت هێناوە وڵا زۆر شت ئەەکەم بەڵێ لەسەر ڕستمش احتیادی بۆ منێرن ئەتوانم لەسەر ڕستم دروستکەم بەبێ ئەوەی سێر ڤیدیۆی ئەو شتە بکەم بەڵێ خیبرەیەکت پێیا کردو بێگومان یعنی هەموو کاری دەستیەک ئەتوانم بۆم بنێرن بەڕستم غێری ئەمانە بڵین ئەجلی کوردی ئەتوانی بدووری وڵا ئەتوانم بەس مەجالم زۆر کەمە نەمە بەس مۆکو توانین ینی ئەتوانم ئیشتیان کردووە چنینی کراس بڵین و هی کڵاو بڵین ئەمە وا میر و شتی فێ ئەوەش عینن دەی سەحەرخان بۆ جەژنی داهاتوو بۆ بەرهەمانەوە بتبینیەوە ئەسەنێمە گلێ بشکمان لی کرد ئەم بۆ جلی کوردی نەکردێتە بەرە مەزای خۆت هیچنی بۆ خۆت و تایبەت دەی لەش سەحەرخان لەسەر داواکارەکان ئایا کاتیانەیتیان بۆ جاری وا هەیە کاتێکە یەکێک ئیشی ئۆنلاینەکە مشتریەک دێڵێ ئەبێ بۆ بەیانی بۆم حازرکەین ئایا چۆن مەمەڵە لەگەڵم حاڵەتانەیەکەی وڵا دانشم بە دیاری و هەتا تەواوێ بەخوا ڕۆژوا هەبووە دانیشتم هەتا 4-5 بەیانی هەتا بەس بەیانی زوو بیگەنمە دەست ئەو شخص نازی مشتەرەکانیش هەڵەگری حسب طلبە و قسەشی ئەدەمێ ئیترە بێ لەو کاتە لە دەستی بێ ئەو شتە گەاندن نابێتە هۆکارێک بۆ زەحمەتی بخاتە سەر ئیشەکەت ینی گەاندنی بابەتەکان بۆ کڕیارەکان نا زۆر احتیادە لەگەڵ شەریکاتی نەقڵی بێضاعی نێرم زۆر احتیادە ئێمە بەسمەوەی نابێتە ئاستەنگێک بۆ نا زۆر احتیادی و احتیادی داخل کەرکووکش نێرم تەسیر نەکرد زۆر سەحەرخان ئیشەکانە جوانن بێرە لەو نەکردەوە لە مەجالێکە خولێک شتێک بۆ ئەو کەسانە بکەیت و ئەگەر بە ئۆنلاین بێ ئەگەر بە مەیدانی بێ و کەسانی کە حەزەکەن فێری ئیشی چنین و کاری دەستی منێکە کەم خۆم لەو کەسانی کە زۆر حەزم لە ئیشی سوفە شارەزایەکی باش منە نیە ئایا بیر لەوە نەکرێتەوە لە داهاتوە وڵا بیرم نەکردێتەوە زۆر بەس ئەبێ چەند کەسانێکم لەگەڵ بێ ئەنجا و ئەبێ خۆمش اختیاریکەم ئەو کەسانە لەبەرەوەی ئیشی هەموو کەسم بەدڵ نییە لەگەڵ پرسیارێکی ئەوە بکەم توی سەوەکەوەی ببینێت شتەکان زیاتر ئافرەتانەیە با بڵین شتی پیاوانە دروست ناکە ینی
لە ڕووی ئەکسسواراتەوە بێ لە ڕووی هەر شتێکی ترەوە بێ بۆ نمونە هەندێک کەس هەیە احتیمام بداتە ئەکسسواراتی ناو سایرە بۆ نمونە شتانە بیرت نەکردوێتەوە کە وڵا درستم کردووە وەکو چی وەکو مەدالی هین ناو سیارە بە ناو سیارەکەش ینی ناوەکەیم نووسیوە ئیتر ئەلوانی میر و شتەکان حەسەب تەڵەب خۆی بۆ اعتیادی کردومە زۆر باشایی بەس ئیشی خانمان ناکەی من ئەمێ مشتری بۆ پێیاکەم بەیان شتی باش ینی شتی زیاتر دروستکەیت بەڵان داواکردن لەسەری تەڵەب هەیە لەسەری زۆر ئەوەی وە مەدالێکە و ناوی سیارەکە بڵێن جوانە جاوایان بەچی دروستەکەی میرو تەنها میرو حبل اعتیادی لەو حبل بەڵێ سەحەر خان عیلاقاتت چۆنە لەگەڵ خانمە دەستڕەنگینەکانی تر بەڵێ عیلاقاتە هەیە وڵا عیلاقاتم هەیە زۆر زۆر پرسوڕا گۆڕنەوە بەڵێ بەتەکیید زۆر کات مەجالم نابێ ئیشەکانە دەمە ئەوان زۆر باشە باشە یارمەتی مەدەن بەس ئیشەکان ئەیدەم بۆ خۆیان ینی من نزبیان لە ناسەنی نانا ئەو شتانە زۆر باشە ئەوە یەکێکە لە ئیشە جوانەکان کە ئەگەر خۆت نەتوانی بیدی بەیەکێکیکە نەگەڵم با ئەوسفادی لێ بکە بۆ هین بێ منافەسە خۆشە تو منافەسی بکە لە ڕوویەوەی کە تۆ باشترین ئیش بکەیت جوانترین ئیش بکەی بەڵام ڕختان لە یەکتری نەبێ و لە هەموو نەگوتەنها ئێوە مەبەستم ینی لەوانێ من و شیرین هەوڵدە من لە شیرین باشتر ڕقم لێ نابێت بۆیە کە تۆ هەوڵی باشتربوونە دەیت لە هەمان کاتە کە تۆ ئیشێکی دەیتێ تۆزێ بابەتەکان جوانترە کات ینی کە ڕق و شتەکان نەمێنێ جا هەمووتان وانی هەن بەست وای والله ئەکەوێتە سەرەوە شخصا ناوەکو هەست وڵی هەست نازام دڵتان بەڵی وەک خۆمە بینم نازامی سەلامەتی زۆر ئەی جژنیم ساڵ چۆن بوو بەڕایتەوە وڵا خۆش بوو باش بوو باش خەریکی ئیش بوو یان ئەچیتە وڵا خەریکی ئیش بووم هەتا ئێوارەی جژن یەکەم ڕۆژ جژن تاویزت کردەوە بۆ شەوەکەی هەم دووبارە خەریکی ئیشت بوومەوە عینە تەڵەبم هەبوو لەش ساغبێت ناچی بۆ ماڵ خز بوو کەس وکار وڵا هات شۆش ئەەکەم اعتیادی بەس وەختشم داناوە بۆ ئەمە بەس ماندووم نەختێ بە تایبەتی لە بۆنە مناسەبەکانە زەختێکی زۆر زۆر لەسەر تەڵەبات هەیە سەحەر خان ئاماژەت بەوەدا کە سێ کچی جوانە هەیە چکە لە کچیان ساڵانەکە جوانەکەی کە یارمەتی دەن یاخۆت فێری ئەم هونەرەت کردوون وڵا فێریانم کردووە ئەمانە زۆر حەزیان لەتی میرۆشت زیاتر مەیلیان بۆ لای ئەماڕەوە چنینەکە نەختێ بۆ مناڵ کچەکانت لە مەکتەبن وانە بەڵێ بۆ منە بۆ هاوڕەکانیان شت دروستەکەن بۆ منە کاسێتە مەکتەب پێڵێ من ئەم شتان نازام دروستکەم بۆیان دروستەکان یاخود وەکو دیارەک بۆیانە بن بۆ مامۆستاکانیان وڵات دروستمان کرد و خۆشیان دروستیان کرد و مەهرەجانش کرا لە شتێ مەجموعەیە شتیان عینەن فرۆشت بڵێن کچەکان سەلامەتی و لە نەفسی کاتش گوڵ و شتە اعتیادی ئەهێنم حازر لە بازار و تەغلیف و شتێکم ئەوە شەکەم و خۆمش ئەتوانم درستی بکەم بە هین فوم لەگەڵ سەتەن اعتیادی کەمە باقە و تەرتیبەکەم و تەڵەب هەیە زۆر لەسەرەوە و پەپولەش ئەم پەپولەکان ڕەنگە بینی بێت پەپولەی ملەوەن هەیە ئەوەی ئەکرێ بە شەبکە گۆڵ بەڵێ ئێوە ئەوانە دروستەکان بەڵێ ئەمانە بوو لە کارگەیە ئیشی دەستی زۆر پێشکەوتەوە سەحەر خان جاری وایە داتوانانی بۆ جاکرێتەوە ئەمە ئیشی کارگەیەکی ئامادەکراوە خودت ئیشی دەستیە پێشتر هەموو بابەتەکان بەدەستی دروستەکرا بەڵام ئینسان وای لێ هات تەمەڵ بوو کاتێ کارگەشتەکان دروستکران ئیتر هەموو شتێک لە کارگە بەڵام ئێمە هەرە گەڕینەوە بۆ جاران ئەڵین ئیشی جاران گەڕێنەوە ئەڵین بێگومان ئەڵم شتێکی دەستیم هەبێ لە ماڵەوە وەکو ئەنتیکەیەکی لێدایان چۆم بڵێ بابەتێکە جیاوازترە لە بابەتەکانی تر بۆیە یان ئێمە پێمان خۆشەکە ئەم بابەتانە زۆر ببێت هەتاکو زیاترین شتان لێبەرین و ماڵەکانی پێ بڕازێنینەوە سەحەر خان ڕەنگا و ڕەنگی زۆر باشە بینیم لە ئیشەکان تا سەلیقەیەکی باش هەیە بۆ بەکارهێنانی ڕەنگ وایە زیاتر و ڕەنگەکانش وا خەڵک داوایەکە ئەمەیە ئەم قاوایی کاڵ و تۆخ و دەرەجاتەکەی بڵێن بێگومان ئێمە ئەلوان زیاتر ئەوە لە ناڕوە بەس ئەمانە و ڕەش و سپیل لەگەڵێ سێڕۆی ماڵەکانمان دیوارەکانی لەو ڕەنگەیە بەڵێ قاوایی و دەرەجاتەکەی بەڵێ
مەطبەخ پشتەکانیشمان سپی و ڕەشن ئێستاکە سپی و ڕەشە ئەیتر بۆ هێشتانە زۆر ئەوە زیاترە گونجێ ئەلوانەکان نەوەڵا کەس طلب ناکە لەسەر ئەو ئەلوانانە زیاتر ئەمانە بێگومان وایە بەڵێ تۆ خۆش بێ بۆ نمونە لە وەرشەیەکت هەیە لە ماڵەوە یان ژوورێ تایبەتت بۆ خۆتدانەوە یاخود ئاسایە لە هەر کاتێک و هەر جێگای بێت ئیشەکەی خۆتەکەی وەڵام من احتیادی لە هەر لایە بێ ئەیکەم جار وهەیە بۆ میوانیش ڕۆم ئەی بەم لەگەڵ خۆم ئەتیادی زۆر حەزم لە ئیشەکەی تر ئەی بەم لەگەڵ خۆم ئەوەندە بە قوڵی چۆتە نایەوە ناتوانێت وازی لێبەر هەموو ئەنم ساتێکە سەحەرخان سپاس دەکەین جەژنەکە لەگەڵ بەش کردین ئەمە بۆ ئێمە قەدرگرانیە سپاس بە ئامادەبوونم ئەگەر من هیچم نەماوە نەزانم هەستی شتێکی من بزانم ئاواتت چییە لە جەژنەیە ینی چییە خوازیت ئومنیەتت والله ئومنیەتم ئەوەیە دامەزرێم ئینشاءالله لە ڕووی کارەکەتەوە ها لە ڕووی کارەکەتەوە ئەویان والله تەتەوڕی دامەزراندنەکەەوە هین هەمومانە تەتەوەری پێکەم زیاتر شتی جوانتر و تازەتر دروستەکەم بەڵێ بەڵێ ئینشاءالله ئێمەش بە هیوای ڕۆژێک بین سەر لە دوکانەکەت کارگەکەت بین کۆمەڵە خانمی کۆ کرد بێتەوە خەریکی ئیش و کار بن سەحەرخان لێرەوە دەستخۆشی لە دیمەنخانەکەم لێپرساوی لەق یەکێتی ژنانی کوردستان لەقی کەرکووک خۆمە لەوێ لێپرسراوی پرۆژەکانم دەست زۆر پاڵپشتم بوون خۆی و کادرەکانی بەڵێ ئێمەش ڕێز و سڵامان بۆیان هەیە بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە بۆ ئەوانیش هەر لەش ساغ بن سپاس بە ئامادەبوونی سەحەرخان دووبارە زۆر زۆر سپاس بەڵێ